بەناوی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا زۆر سپاسی حکوومەتی چینی و خەڵکی چین و کنسوڵخانەی چین دەکەین لە هەرێمی کوردستان کە پێشووتریش هاوکاریی زۆری وەزارەتی تەندروستی و هەرێمی کوردستانیان کردووە وەک ئاگدارم پێشووتریش ڕامانگەیان بڕێک لە هاوکاری لۆجستیان دابوو بە وەزارەتی تەندروستی بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنای کۆڤید-19 و ئەمڕۆژ شاندێکی پزیشکی ئەو وڵاتە هاتوونە هەرێمی کوردستان بە مەبەستی سوودوەرگرتن لە ئەزمونەکانیان هاوکاری و هەماهەنگی دوولایانە بۆ ئەوەی باشتر ڕێژوێنەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بە تایبەتی لە لایەنی چارەسەرکردن وەروەها سوودوەرگرتن لە ئەزمموی تریان دوای ئەوەی کە ڕێژوێنەکانی کۆنتترۆلی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان دەبینن بە کۆبوونەوەی هاوبەشی نێوان هەردوو لامان سوود لە ئەزمونەکانیان وەردەگرین ئەو ڕۆ لێرەنا بۆ ئەوەی ئەو ئەزمونەی ئەوان هەیەە هەروەکو دەزانن ئەزمونێکی سەرکەوتوو بوو دەتوانیان لە ماوەیەکی گونجاودا کۆنتترۆلی تا ڕادێکی باش کۆنتترۆلی ڤایرۆسەکە بکەن بۆی ئەو ئەزمونە ئێمە بتوانین سوودی لێوەربگرین لە پێناو بەرژەوەندی گشتی بۆ ئەوەی خەڵکی کوردستان هەرێمی کوردستان کە خۆشبەختانە تاوەکو ئێستا بەو ڕێژوێنانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان گیراونەتە بەر بە تایبەتی قەدەغەکانی هاتوچۆ کە کاریگەری یەکجار باشی هەبووە لە کۆنتترۆلکردنی حاڵەتەکان و سنووردارکردنیان هیوادارین بە سوودوەرگرتن لەو ئەزمونە بتوانین ئەو ماوەی کەماشە لە پەتاکە بە هاوکاری هەموو لایەکمان پێی بپەڕێنین و کوردستان بە سەلامەتی و بە کەمترین زیان بێڵینەوە. ئێستاش ڕێگە بە بەڕێزان دەدەین بۆ ئەوەی ئەوانیش وەفدی میوان کە هاتوونە قسەی خۆیان بکەن. 非常高兴呢来到我们库区我是韩梦杰是来自于呢中国疾病预防控制中心，是呢中国红十字会这个援医抗疫的专家组的成员之一。ئەوکاتتان باش زۆر خۆم پێ خۆشحاڵم کە دکتۆر هان ئەوکاتتان باش من زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم ناوم دکتۆر هانە هاتووم لە سەلیب ئەحمەری سینیەوە ئەوڕۆ خۆمە بە خۆشحاڵ دەزانین کە لە هەرێمی کوردستان هاتوین کۆمەڵێک لە دکتۆری بەڕێز بۆ یارمەتی خەڵک و گەل و حکوومەتی هەرێمی کوردستان بدەین دڵنیان کە بتوانین کاری زۆر باش بکەین و یارمەتی خەڵکی ئێرە بدەین زۆر باشی.首先呢，非常感谢我们伊拉克人民，还有呢这个库区人民在中国遭遇新冠肺炎疫情的初期呢给予的支持和帮助。سەرەتا دەمێ زۆر سپاسی گەڵ حکوومەتی عراقیش بکەم و هەروها گەل حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئەو هاوکاری و هاوسۆزیانەی کە پێشتر و ئێستا لەگەڵ گەل حکوومەتی چیندا هەیەە لەگەڵ ئێمە زۆر سپاسیان دەکەین. 2020年的3月8日。我们专家组一行7人呢来到了巴格达。لە ڕێکەوتی مانجی سێ هەشتی مانجی سێ کۆمەڵێک یارمەتی گەیشتن بە شاری بەغدا لەلایەن لە حکوومەتی چینەوە.我们和伊拉克的政府的有关部门包括我们的各个方面的专家医生公共卫生人员防疫人员进行了广泛的交流。ئێمە لەگەڵ حکوومەتی عراقی کۆمەڵێک شارەزا لەلایەنی طبیەوە و هەتاوەکە ئەو شارەزانە تەنانەت تەنها دکتۆرین بەڵکو لەلایەنی پابلیک هێڵتەوە هاتوون لێرانە ئەو زانیارەی کە هەمانە ئەوانیش کە پێویستیان پێ ئالگۆڕی تێدا بکەین بۆ زۆرترین زانیاریان پێدا ببین و سوود بگەینن بە خەڵک گەلی عراق.也呢走到了医院，还有呢这个社区这个参与当地的一些工作。یارمەتیەکان بریتین لەو پێداویستانەی کە لە ناو خودی نەخۆشخانەکان هەم لە ڕووی زانیاری و هەمیش لە ڕووی پێداویستی و دوو هەمیشان دەکرێت بڵێن ئەو زانیارانە کە پەیوەستن بەو خەڵکی کە لە ناو نەخۆشخانەکان کە بریتین لە دکتۆرە بەڕێزەکان و ئەوانەی کە بەرپرسن لە ئیدارەدانی ئەو ئەزمە ئێستا ئەمە دەتوانین زانیاریان پێ بدەین و ئاڵگۆڕی زانیاری بکەین. 2天前，我们援助伊拉克的建设的一个实验室PCR 的实验室呢，也正式的落成启用。ئەمە دوو ڕۆژ پێش ئێستا توانیمان مختبەرێکی PCR لە عێراقدا دابمەزێنین بۆ ئەوەی ئەو مختبەرە کاری ئەوەیە
کە بتوانێت لە ماوەیەکی زۆر نزیکدا کە تەشخیصی نەخۆشەکان بکە و پێویست بمانەوەیەکی زۆر زیاتر نەکە لە بۆ دەستنیشانکردنی کەسەکان کە ئایا هەڵگرن یان هەڵگرنینە بۆ ڤایرۆسە.实验室的落成呢，将会进一步提升呢伊拉克的检测的能力。بەدڵنیاییەوە ئەو مختبەرە هاوکار دەبی بە شێوەیەکی زۆر بەرچاویش دەتوانی یارمەتی دەربی بۆ کاتی تەندروستی عراقی بۆ بەرەو پێشبردننی و ئالگۆکردنی زانیاری و تەشخیصکردنی ئەو نەخۆشەکان کە هەڵگری ئەو ڤایرۆسن.同时呢，我们也在帮助巴格达的这个医学城的医疗机构在建设CT 的诊疗室。هەروەها لە بەغداوە کۆمەڵێک فدایوسی تایبەت کە پەیوەست بەو تەشخیصە وەکو سیتی و ئەو بابەتانە لە پێمان داون و هاوکار بن بۆ ئەوەی کە بتوانن دیاریکردنی هەڵگری ئەو نەخۆشیە ئەوانەی کە ئەو ڤایرۆسیان تێدایە بە زووترین کات و لە کورتترین ماوەدا بتوانن تەشخیص بکرێت.另外，我们专家组的成员呢，还南下伊拉克，到瓦希特省、米桑省，还有呢这个巴斯拉省，跟当地呢进行了深入的交流。ئێمە لە ماوەی مانەوەمان لە باشووری عراقدا توانیمان بچین بۆ واسط و میسان و بەسڕە چونمان بۆ ئەو سێ شوێنە جیاوازە توانیمان لەگەڵ خەڵکی ئەوێ لە دکتۆرەکان لە بەرپرسە ئیداریەکانی نەخۆشخانەکان کۆمەڵێک زانیاری پێویست کە ئەوان پێویستیان بتوانین ئەوەی کە پێمان کرا توانیمان پێیان بدەین و سوودیان پێ بگەین.这次我们来到库区呢，可能要待4天的时间。ئەو جاریان کە هاتین بۆ هەرێمی کوردستان ماوەی مانەوە کەمان تقریبان بریتی دەبێت لە ماوەی 4 ڕۆژ و لەو ماوەیدا کە بتوانین بەپێی توانە سوود بگەینین بە خەڵکی ئێرە.我们希望能够和库区的有关的专业人员和政府的有关部门呢进行深入的交流。تەمەنای ئەوەی دەکەین کە لە ماوەی مانەوەمان لەو 4 ڕۆژەدا هەرێمی کوردستان بتوانین زۆرترین زانیاری بە دکتۆرە بەڕێزەکان بەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بدەین بە مەبەستی ئەوەی کە بتوانین بەسەر ئەو بارودۆخی ئێستادا زاڵ بین.希望我们在抗击新冠肺炎疫情前期所取得的一些经验呢，能够有助于我们伊拉克库区的人民呢来抗击新冠肺炎的蔓延和流行。ئێمە تەمەنای ئەوەش دەکەین کە لەو ماوەیەدا لەو بارودۆخانە هەمواری ئێستادا هەم هەرێمی کوردستانە هەموو باشووری وڵات کە عێراقا پێکەوە کار دەست ناو دەست بتوانین زۆرترین زانیاری ئاڵگۆڕکەین بۆی بتوانین بەسەر ئەو بارەنە هەمواری ئێستادا زاڵ بین و زۆرترین زانیاریش پێکەوە ئاڵگۆڕ بکەین بە دوولایەنە هەم لەلایەن ئێمە و هەمووش ئەوان.感谢大家。زۆر سپاسان دەکەین.